لە پێش قازەکە ئەڵێ من مناڵەکەم نایە بۆ تۆ، یعنی مناڵەکە دەمبێک ئەمەڵێ نامێ ئەوڵێ نامەوێ. زۆربەی و کێشانەی کە ئەمڕۆی بین و کە دێتە بەردەستی ئێمە زۆربەی لەسەر خیانەتە و زۆربەی شتەکان بە بەڵگە هەیە و ئەو داوایانەی کە بە بەڵگە دێتە ژێردەستی ئێمە داواکە کۆتایەکی ڕوونە دیارە جیابنەوە، بەڵام و داوایانی کە هیچ بەڵگەیەک نییە و تەنها بە قسە و بە شایەتە ئێمە هیچ ئیسفادەیەکی لێ ناکەین و زۆربەی داواکان مناڵ ئەبێتە قوربانی، مناڵیان ناوێت. زۆر جار دایکەکە ئەڵێ من نامەوێت، من مناڵەکە با بۆ باوکی بێ باوکیشی نایەوێ، یعنی لە هەموو ڕوویەکەوە لە کێشەی عایلیە مناڵ ئەبێتە قوربانی. کێشە لە بینی خۆیانە، لە بینی ژن و مێردەکەیە، ئیتر کێشەی نەگونجاندنە، کێشەی تەلاقە، هەر شتێکە. بەڵام کە مناڵێک ئەبێ کێشەکە بۆ مناڵەکە دروستە بێ، لەبەرەوەی کەسیان مناڵەکە لە خۆیان ناگرن. زۆر داوای وانمان لا هەیە لە پێش قازەکە ئەڵێ من مناڵەکەم نایە بۆ تۆ، یعنی مناڵەکە دەمبێک ئەمەڵێ نامێ ئەوڵێ نامەوێ، ئەڵێ شەکوەی لەسەرە نووسم کە مناڵەکە بەخێو ناکات. ئەم کێشانە ڕاستە ئێمە کێشی خەڵک چارەسەرەکەین، بەڵام خۆشمان لە ناو کێشەکانیان ئەژین، خۆشمان بیری لێەکەینەوە، لەبەرەوەی ئێمە هەر ئیشێک کە لە لای ئێمە بێت تەمان ئەبێ بەوردی ئیشی لێ بکەین، کە بەوردی ئیشی لێ بکەیت تەمان خۆش دەچیتە ناو واقع ئیشەکەوە. هەنێک ژن و مێردەیە قابلیت بەوە نییە تۆ خیانەتی بەرامبەر بکەیت، بەڵام سێرەکەی خیانەتی کردووە لە دڵت ئەمێنێتەوە، پێت ناخۆشە ئەڵێی سێرکە هیچ عیبێکی نییە، هیچ کەم و کوڕیەکی نییە، بۆچی تێگەی؟ زۆر بەشی ئەو کەسانی کە خیانەتەکەن ئەو ئافرەتانی ئێمە ئافرەتین پشتی ئافرەت بەرنادین طبعاً، زۆربەی ئەوانن کە پێش زەواج لەگەڵ کەسێکا بوونە، دوای زەواج لەگەڵ کەسێترەکەن و دوای دیسان ئەگەڕێنەوە لای نەفسیشی. زۆربەی سێرەکەیت ئەوانن کە تەمەنیان بچووکە، ئەو کێشەیەشمان زۆرە بەڕاستی، یعنی تۆ تەمەنی 14-15 ساڵە، ئەمە زەواجەکە، ئەمە نازانێ حیاتی زەوجی چێت چۆن ئەژێت لە ماڵێکە، ئیتر بەوەی ئەوانەوە زۆر توش کێشە ئەبن. طبعاً نەگونجاندن ڕووەدا، تێنەگەیشتن ڕووەدا، کۆتایەکی بێتە جیابوونەوە.